بۆخسەکنی زیاتر لە سەرانپرسە لە ئەستۆدیۆ بەڕێز محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیارانی سەرگەڕان کەیچێک بۆ لەوانی کە دەزگیر کراوە لە ئەستۆدیۆ میوانمانە بەڕێز محەممەد ئیسماعیل بەخێر بێت. زۆر سپاس محەممەد بەخێر بێ. زۆر سپاس بۆ کەناڵ 24 بۆم دەرفەتە. بەخێر بێ بەخێر بێ سپاس. بۆ دەستگیرکران چۆن بۆ ئازادکران؟ طبعاً ئێمە لەسەر زەوزاری خۆمان بوون، خەڵکی خۆمان ئیشی دەکرد کاتێکمانزانی هێزێکی زۆری سوپای عێراق ساعت حوتی ئێوارە کوتیە سەر گوندەکەمان و هەرچی خەڵک گەنج و خەڵک هەبوو لێوێ دەستگیری کرد. ئێمەیان ببن بۆ فەوج بۆی بەڵێ نامەمان پێپڕکەنەوە کە ئیش و کار نەکەین و دەستبەرداری ئەم زەویانە بین، بەڵام سوپا بەداخەوە ئیش بە یاسا ناکە. ئێمە بە ئامر فەوجەکەشمان وت ئێمە پێمان باشە تۆ بمان دێتە یاساوە با یاسا تەعامل لەگەر ئەمە بکات، چکۆمە ئیشی هێزدیە ئیشی سوپانیا، بەڵام بەداخەوە ئێمە منطقەمان کەوتێتە بەردوو فەرقەی 8 و فەرقەی 14. فەرقەی 14 خەڵکی ئیزعاج کردووە، فەرقەی 8 عینەن وایە هەر شتێک بێ لە ڕێی یاسا و لە ڕێی پۆلیس کێشەکە چارەسەرەکەن، بەس نیەتیان وا بوو ئێمە دەستگیر بکەن بەڕاستی، بەڵام پەیوەندیمان بە کاک لوقمان کرد بەرپرسی ناوچەی سەرگەڕان ئەویش لەگەر کاک شاخەوان قسەی کرد، بە سوپاسەوە کاک شاخەوان یەکسەر وەکو هەموو جارێ هاتە سەرخەت و هەر ئەو کاتی من لێوە دانیشت بووم خۆی پەیوەندی بە خۆشمەوە کرد لەگەر وەزیری دیفاع هاتە سەرخەت و قایدی عملیات و قایدی فەرقەش وتیان ئەمە چییە؟ وتی وەڵا ئەمە شتێک هێناومانە بەس بۆی ئیش و ئەوە نەکەن و ئێمە بڕیارمانە لەم بابەتە ئەگەر کاک شاخەوانیش نەبایە قنەعەت بکە لەوانەیە تەحامولێتریان لەگەڵ ئێمە بکردبایە. بەڵێ ئەوە داواتان کردووە بە تایبەت لە نوێنەرانی کورکەم کێشەی بە یەکجاری چارە بکەن، ناکرێت لە نیوە شەوا بن بەسەرتانە، نیوەڕۆی شەکەن دێن لە پڕە دەزگیرتانەکەن جا بە تەلەفۆن و تەلەفۆنکاری ئازادیکە ئازادی ناکەم، ینی بۆ چارەیەک نادرۆزرێتەوە بەرپرسە کێشەکە لە چیایە؟ پرسیارێکی جوانە. ئێمە خۆی بڕیارەکان هەن بۆ چارە سەرکردن. ئاخر بەڕێز هادی عامری هاتە سنوورەکەش و گرێبەستەکانی عەرەبە هاوردەکانی هەموو هەروەشاندەوە، بە ڕەشمیش گرێبەستەکانیان هەروەشاندراتەوە، بەڵام دیسان ئەرێمەوە سوپا پابەندی یاسانیە، یعنی سوپا ئەگەر بە یاسا تەحمل لەگەر ئێمە بکە ئێمە خاوەن ئەو زەوێن بەپێ ئەو بڕیارانەی حکوومەتی عێراقی کە دەری کردووە هەتا ئاخر شد. زۆر باشە. سوپا بە بڕیاری چێ دێت ئێوە دەستگیر دەکات، ڕێگیری لە ئێوە دەکرێتن چی ئەم بابەتانە ینی سارە دەکەن یان سکاڵا لەسەر ئێوە توما دەکات؟ بەڵێ ئەوەی بە منیان گوتووە کە زابتە عسکەریەکان گوتیانە قایت فەرقەی 8 کە بەڕێز ساڵح هەرزە تەداخلی ئەو مۆژوعە دەکا و ئەمە لە ڕێی علاقاتی دیارە لەگەر شێخی عەرەبەکان دۆستە فەلەو خەتەوە، یعنی دوورە لە مەسائلی قانونی و یاسایی، مۆزوعێکی شخصی ینی لەگەڵ ئەو کارە لەگەڵ ئێمە دەکەن. بەڵێ ئێساوان ئەیانەوێت چی بکەن؟ ئەیانەوێت ئەو زەویانە چۆڵ بکەن، ئێوە ئامادەن چۆڵی بکەن؟ بەڵێ ئەوانیانەوە ئێمە ئەو زەویانە چۆڵ بکەین ئیش و کار نەکەین، بەڵام من لە ڕێی کەناڵەکەشتانەوە ئەلێم ئێمە ئەم زەویێت چۆڵ ناکەین و ئیش و کاریش دەکەین و ئەوانیش ئەگەر بە یاسا تەحمل لەگەر ئێمە دەکەن ئێمە ڕازین بمان بن بۆ دادگا ئەگەر ئێمە خاوەن حەق نەبوون بە پێ ئەم بڕیارانەی حکوومەتی عێراق خۆی دەری کردووە ڕازینە، بەڵام ئەوان قەت ناتوانن ئێمە بەرن بۆ یاسا لە بەرەوەی ئەزانن ئێمە خاوەن مافین. ئەشکەنجە دەدرێن، ئەزیەت دەدرێن کە دەتان بەنە سوپا یان شتێک هەیە لەم باوەڕیان تەنها قسە دەکرێتن لەگەڵ ئەوان ئەگەر بزانن ئەوەیە تەسەڕفی ناشرین دەکەن سوپایەکە بەداخەوە، بەڵام ئێمە هەمومان کۆ دەبینەوە ڕێیان پێ نادەین ئەو شتە بێ فەلەبەر ئەوە تۆزێک هەلوێستەکەیان فەرق دەکاتن جاروەیە. حەشدە یان سوپایە؟ نا سوپای عێراقە فەرقی 8. ئێستاەوە بە پێی تاپۆ هەموو شتێکەتوانن بیسەلمێنن کە مافی ئێوێ لەوێ ئیش. بەڵێ ئێمە قەراری 29 لە ساڵی 2012 کە دەرچوو بە ئێلغای هەموو گرێبەستەکان و بەگەڕاندنەوەی تاپۆیەکان بۆ ئێمە کە قەراری 29 دوای تاکیدی لێکردەوە بەڕێز هادی عامری کتابێکی کرد، حتا نوسخەیەکی بۆ وەزارەی دیفاعیش چوو، وەزارەی دیفاعیش و هێزانی خۆی ئاگادار کردەوە، بەڵام وەکو پێتمت پێشوو فەرقەی 8 جۆ بەم بڕیارانە نادا بەداخەوە. ئەو عەرەبانەی کە لەوێن دەیانەوێتن زەویەکانی ئێوە دەست بەسەردا بگرن یان زەویەکانی خوانن؟ نانا زەویەکان هەمووی ئێمن، ئەمانە لە ساڵی 75 هێنانیانە سنوورەکە، ئەوانە جنسیەشیان نەبوو، عێراقیش نەبوون، لە 77 لە تعدادی 77 جنسیان بۆ دەرکردن نە زەویەکان خۆ هەر بە ناوی گوندەکان دیارە هەموو منطقەی کوردیە و هیچ پەیوەندێکی بەوانەوە نیە. خۆ ئێمە لەگەر شێخەکەشیان شێخێکیان هات ئێمە دانیشتێکمان کرد وتی ئێمە ئەزانین ئەمە خاچی ئێمە نیە، ئێمە بەقوت هاتوینە بەقوتیش دەرکراینەوە جارێک کە نامانەوێت بەقوت بەس چەند کەسانێک یەکێتریش خۆشی ئیدعاکە کە ئەو شێخە ئەو بۆم شتە ڕازی نیە ئەڵێ قبولی ناکە. جارێک قسەیەک هەبوو دەیانوت عەرەبەکان دەوڵەمەند خاوە دەدەن بۆیە سوپا جار بەجار هەڵدەکوتە سەر کوردەکان، وایە خاوەی دەدەنە
من خۆم تەڵان نەم دیوە بەدەم بیستومە ئەڵێن ئێمە سوپامان کڕیوە بە پارە ئێمە مەبلەغێکمان بە سوپا داوە ئەوان ئەڵێن بۆ عرە بە هاوردەکان ئێمە لەوان جۆمان لێ دەبێ ینی من نوێنەری خەڵکم خەڵک قسە بۆ من دێنێتەوە چکەمە شتێکم نەبیستوە خۆم بەس خەڵک قسەکانم بۆ دێنن کە دەڵێن ئێمە اتفاقمان کردووە ئێوە دەربکەین بە پارە ئەبێ شتە جێبەجێ بکرێت کابێەوە لە سپینەوە دەستەکەنەوە بە کار و ئیشی ڕۆژانەی خۆتان لە شوێنەکانتە بە تاکید و بەردەوامیش دەبین و وازیش نایێنین چکە ئێمە بابوو باپیرانمان هەمووی لەسەر بەردەوام دەبن بەردەوام دەبین هەتا ئیشکاری خۆمان دەکەین وازیش نایێنین زۆر باشە هەوڵێک هەیە کە لێک تێگەیشتنێک لە نێوان ئێوە و عەرەبەکان دروست بێت کە ئێستا هاوکارم کوماریشان پرسیارە کرد خۆ ئەم بابەتە وەکو چیرۆکی ڕۆستەم لێ هاتووە ڕۆژانە هەردووبارە ئەبێتەوە ینی هەوڵێک هەیە بە ئەوە لێک تێگەیشتنێک لە نێوان ئێوە دروست ببێتن و ئێوە بتوانن زەویەکانی خۆتان کاری تێدا بکەن و عەرەبەکانی زەویەکانی خۆیان بێتن و ئیتر ئەم بەریە کەوتنە کۆتایی پێبێت بەڵێ ئەوان جارێ زەویان نیە لە سنووری ئێمە زەویەکان هەمووی زەوی ئێمەنا ئەوان مجرد داگیرکەر بوون هاتوونە بۆ سنووری ئێمە و ئەوان لای ئەوان گرنگ نییە زەوی چکە زەوی خۆیان نییە ئێمە زەویەکەی خۆمانە بە کەسیشی نادەین و بەجیشی نایەلین بەڵام ئێمە دانیشتێکمان لەگەڵیان کرد کە یەکێکیان ئەو ئیدعا دەکە ئەو شێخە هادووتی کاکە ئێمە رازینەوە زەوی ئێوە ئێمە ئەزانین من بە ڤیدیۆ لامە حتا لە ناو مۆبایلەکەم و دانیشتە من تەسویرم کردووە گوتی ئەوە زەوی ئێوەیە بەڵام ئێوە هەوڵ بدەن لە ڕێی نوێنەرەکانتان ئەو خەڵکانی ئێمە تاویز بکرێنەوە بۆ ئێمە منطقە بە یەکجاری جێبێڵین ئێمەش داوا دەکەین لە پەرلەمانتارانی شاری کەرکووک لە قیادەی کوردی بەڕاستی ئەم کێشەیە دەبێت چارەسەری بنڕەتی بۆ بکرێت ئەمانەت بە تاویز دەڕۆن مشکلیان نییە چکە زەوی خۆیان نییە ئێمەش زەویەکانمان وەکو خۆی بەناو بکەن خۆی ئەمە لەسەر کوردایەتی ئەو زەویانەمان سەدام حوسێن لێی زەوت کردی ئێمە هیچ کێشەیەکمان نەبوو ئێستا چ دەچێنرێتن لە زەویەکان مەوسمی چییە؟ ئێستا مەوسمی گەنمە باران هاتووە؟ نا ئێمە هەمووی بەراوە منطقەکەمان ئێمە وەختێتی ئێستا ئیش و کار بکەین زۆر باش کابێت دەتوانین بڵین بەشێکی زۆری ئەو شەڕفرۆشتەی ئەوان بۆ زۆری ڕوبەری زەویەکە و باشی بەرەمەکانی گەڕێتەوە یانێ دەستی بەسەرا بگرن بۆ خۆیان بێت بەڵێ سنووری ئێمە سنوورێکی بە پیتە سنوورێکی بە ئاوە ئێمە زەی بچووک بە تەکماندا دەڕوە زەویەکی زۆر بە پیتمان هەیە فە زۆر چاویان لێتی دانوێ دەست بەسەر زەویەکاندا بگرن زۆر باشە بەڕێز محەممەد ئیسماعیل نوێنەرێ جوتکارن سەرگەڕان لە ستودیێت گەلمەدا بۆ زۆر سپاس بۆ سەلامەتی بەگەڕیە سەرگەڕان دیکە سەرگەرام شەومانە ئینشاءالله بڵێ سەلامەتی بەگەڕێ زۆر سپاسدانەکەین ئەزیێتماندان دەستان خۆش خزمەتانە بەخێر بێت